دوای 2 ساڵ لە وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێم دەستی پێکردەوە. دوجار و دوای 2 ساڵ و 6 مانگ ئەمڕۆ 27 ئەیلول هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دەستی پێکردەوە. نەوتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە چڵگەنەوتیەکانی هەرێمەوە تا دەگاتە بەندەری جەیهانی تورکی نزیکەی 900 کیلۆمەتر دەبڕێت. شیاوی ئاماژەیە ساڵی 2023 و دوای بڕیاری دادگای پاریس هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگای تورکیاوە وەستێنرا. بەڵام 25 ئەم مانگە جارێکی دیکە عێراق و هەرێم لەسەر دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم ڕێکەوتن. بە گوێرەی ڕێکەوتنەکە دەبێت هەرێم ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات بۆ فرۆشتنی لە ڕێگای بەندەری جەیهانی تورکیاوە. ئەمڕۆ 27 ئەیلول 190,000 بەرمیل نەوت لە کێڵگەی خوورمەڵەوە پەمپ دەکرێت و هەناردە دەکرێتەوە. نەوتی هەرێم لە کێڵگەی نەوتی خوورمەڵەوە دەچێتە بەردەڕەش و لەوێوە بۆ عین سەفنە، دواتر بۆ جەبەلکەند، اینجا بۆ ئەلقوش و دواتریش بۆ دهۆک و سلیڤانی و دەگاتە فیشخاپور. درێژی ئەم ڕێگایە 281 کیلۆمەترە. دواتر بۆریەکە تێکەڵ بەو بۆریە دەبێت کە عێراق لە ساڵی 1974 دروستی کردووە و دەپەڕێتەوە بۆ سنووری تورکیا. لەم شوێنە نوێنەری کۆمپانیای نەوتی باکوور هەیە. نەوتەکە پەم دەکات بۆ بۆری نەوتی تورکیا. لە ناو خاکی تورکیاش 620 کیلۆمەتر دەبڕێت تا دەگاتە بەندەری جەیهان و لەوێوە هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.